سڵاو عەرز دەکەم لە خزمەت هاوڕێیانی هێژا و خۆشەویستم. ئەمڕۆژ دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان بەرنامەی خۆتان. ئەمڕۆژ دوودانە خاتوونی زۆر خۆشەویست میوانی بەرنامەکەمانن. خاتوو بەهاری گەوازی هونەرمەند و وەرزشکار خۆشەویست و خانمی ویدا ئابادیان ماما و کارناسی مامایی. بەخێراتن یەخوا سەر و سەر چاومان. ممنون مرسی. زۆر سپاس بەخێراتن. خۆشحاڵین کە هێننەوە بەرنامەکەتانە و ئارزووی مۆفەقیەت دەکەین بۆ خۆتان بۆ بەرنامەکەتان کە دانەدانە واقعاً بانوگەرێ نمونەی ئەم شارە من کە خۆمم بە نمونەی ئەم شارە نازانم ڕێستان هەیە وەڵێ خۆ تەشەکۆرتان لێکم ئومیدوارم کە بەرنامەکەتان هەمیشە موافق و سەرکەوتوو بێت. زۆر سپاس بەخێراتن سەر و سەر چاومان. سامەرزەکەمە خەمەتەوە هاوکارەکانتان هەمە خەمەتان. زۆر سپاس ویدای گیان لە تۆ دەست پێەکەین تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ من تقریبا 37 ساڵمە لە سنە هاتم مەسە دنیام. متاهلم بە مناڵێکیشم. هەر خۆش بن یەخوا. ئێوە تەمەنتان چەندێکە و لە دایک بووی کوێن بەهار گیان؟ 39 ساڵمە لە سنە بە دنیا هاتکەم دوودانە مناڵمەس. هەر خۆش بن یەخوا. مناڵەکانتان تەمەنیان چەندێکە؟ کەنیشکەکەم 17 ساڵیە کوڕەکەم 16 ساڵیە. ئەی هاوار وڵاستن پێتان ناخوات. ئێوە چەندێکە تەمەنی مناڵەکەتان؟ کەنیشکێکم هەست 11 ساڵیە. هەر خۆش بن یەخوا. بەڕاستی خانمەکان ئێستا زۆر باش ئەمێنن یعنی سنیشتان زۆر لە خوارۆیە بکەم کە زوو مناڵتان بووە. هەر خۆش بن یەخوا. ویدای گیان تۆ سەبارەت بە شغڵەکەت سەرەتا قسەمان بۆ بکە مامایت. بەڵێ من تقریبا دانیشتووی دانیشگا علوم پزیشکی سنە بووم. چین بۆ سەرەتا بۆ مناڵی چۆنم هەستە لە دڵتانە هەڵقوڵا کاتێکە دەبیرستانی بوون؟ وەڵا هەر لە وەڵە ئەلاقەم بوو چۆن فرب بە مناڵ ئەلاقەم هەست لە نەتیجە گەرەکم بۆ شغڵە مامای انتخاب بکەم و بە هەدەفیشم گەیم و انتخابیشم کرد وەیسەش فرێ رازیم هەر لە وەڵە حەزم پێ کرد وەیسەش رازیم لە دانشگا هەر کارناسی ماماییم خوێند بە ڕوتبەی ئەوڵ و فارغ التحصیل بووم. ماشەڵڵا مەمنونم و لەو مۆقیشەوە ئیتر کە فارغ التحصیل بووکم کار دەکەم چەندی دانە بیمارستان کارم کردگە تەک دانشگا هاوکاریم کردگە وەیسەش هەمچنان هەم لە بیمارستان کار. هەر خۆش بیەخوا. ماوەی چەند ساڵە؟ تقریبا 13 ساڵە وێ کارەکەم. هەر خۆش بن یەخوا. تۆ سەبارەت بە کارەکان زیاتر قسەمان بۆ بکە بەهار گیان. تۆ دەنسەری وەرزشکاری و هونەرمەندی ئەخوێنیت. خۆش بیەخوا مەمنون. بەڵێ منیش لە 16 ساڵەگیەوە تیم بەسکتبال وستانی کورسانە بووم. دوای ئەوەی کەم شڕۆم کرد و باشکاداریم شڕۆ کرد. بگەڕینە بۆ ئەوە لەبێن قسەکانتانە کاتێکە وەرزشتان هەڵبژار بنەماڵەکەتان چۆن هاتن بەرەو پیریتان؟ والله حقیقەتی ناو خانوادەمانە بێژم ئەگەر وەرزشکارمانست نا وەرزشکارمان نییە. وەلی خۆب من هەر عەلاقەم بوو بە بەسکتبال و ئەچووم هەر مۆرەتە پێگیریەوەم خۆم پێگیریەوەم و خۆم حەزم پێ کرد تا کەم ئەیتر چووم هەر ناڕشتەیە تەربیەت بەدەنی و هەر لێنەوە شڕۆم پێ کرد بە ئەوەی کە باشکام بێت. شکر بۆ خوا باشکایکیش کە هەستم باشکایکیشی فرەخاست و مجهزە بەدەنسازیە ناو سەتە ئۆستانە مەترەحە جوست باشکاگەر دەرەجەیەکی سەتە ئۆستانە. زۆر خاسە ڕشتەی تەخەسوسیتان دەنسە؟ بەڵێ من 10 ساڵە دەنس کارەکەم. ئەڵبەتە لێرە جایگەیەکی بە خصوصی نییە لە سنەی خۆمانە وەلی خۆب حەزەکەم بە ئامۆزشی هەر دەنسەکەم فرە کەسکەر لەن نەیانزانیگە کە دەنسمان هەیە ناو کورسانە. دەنسی ئێمەش ئامۆزشە فقط بۆ خانمانە فقط بۆ خانم گەر ئستفادەکەن و فێرەوەن دۆرە شڕۆ ئەکەن و فێر ئەوەن. بە نەزەر من یانە نەزەری منەوەسە کە هەر خانمێک هەموو شتێکەشی بزانێ. ئیسە پێشگە لە دەنس من ئێژم ئاواز من ئێژم هەر تا شغڵی کە بێتیت واقعاً حرفە ڕانەندگی ئەمانە چتکەرێکن کە واقعاً تەکمیل کۆنەندەیە یەک خانمن و ئەشێ بزانێت و هەر بە شۆنیا بڕێ. زۆر ڕاستە تۆ هەم هونەرمەندی هەم وەرزشکاری ئەمە
بڕێک سەیرە چونکە خۆ وەرزش ڕۆحی خۆی گەرەکە هۆنەر ئەلبەتە لە وەرزشەکەیشتا هەر هۆنەر هەیە چون دەنس هەڵبژاردە دەنس یا بەسلاح ڕقس ئەلبەت بڕێک فەرقیانە بەڵام ڕقس هەر لە ئاینی نمایشی هەر لە زمانی قەدیم و هەر بووە و جوزی نمایشهای غەرب بووە بوومانە ئێمە بە حرەکەت بە قەرارداد بە ڕقس بە تایبەت لە یونانە ئەجراکانیان بەوانەوە ئیجرا کرد. بە نەزەری من شاید ئەگەر ئێمە هێشتا تعریفێکی دروستمان لێ پەیان نەکردبێ وەلی خۆب هەر لەو کاتەوە لە قەرنی 56 هەر بووە و لە ناو نمایشە پەیا بووە. هەر خۆش بیەخوا. سەبارەت بە کارەکەتان زیاتر قسەمان بۆ بکەن چه هەستێکتان هەیە مامان و چه هەستێ لە دڵتانە هەڵەقوڵە؟ وەڵاکە چۆن ئەژم شغڵەکەمە بە ئەلاق و انتخاب کرد ئیسش بە ئەلاق و خەریکم کارەکەم یعنی هەر دەفە گەرێکمە بچم بۆ سەرکار بە شۆق و زۆقێکەوە چم بۆ سەرکار خۆشحاڵم لەو شتەکە انتخابم کردە. من یەک پرسیار ببوونی کارەکەتان و لێوە بپرسم هەمیشە ژنانی ئێمە لەشیان بۆیان تابۆ بووە باسکردن لە لەشی خۆیان جۆرهایەک عیب بووە لە بەرچاویانەوە ئەیسە چنێک تاغیری کردە ئێوە کارشناسێکی مامایی؟ ئیسە جدیدەن وەک قبلە نییە لە قبلە ئەگەر خانمێک مشکلێکی بووە شاید ئەسان ڕووی نەوایە بچوایە بۆ دوکتەر مراجعی کردایە بە جێگێک و ممکن بوو ساڵها و مشکلیە بێت و ئەسڵان نەتانە مشکلەکەی خۆی هەلکا وەلێ جدیدەن ئیسە خانمەکانمان ئەوینی هەر مشکلێک پەیاکەن مراجعاکەن بە پزیشک و جدیدەنی چۆن پزیشکی خانممان فرێترۆ بووکە خانمەکان ڕاحەتر دەتانن مراجعەکان چۆن قبلەن پزیشکی خانممان کەمتر بوو ئاگەل بیشتر پزیشکیان نەخواان ئیسە چۆن خانمەکانمان بیشترۆ بووکە ئەوانیش ڕاحەتر دەتانن مراجعەکەن بە مشکلات خۆیان هەلکەن. زۆر ڕاستە بە نەزەرتان ئەو تابۆیانە ئیتر شکاوە؟ بەڵێ مەسەلەمە. ئەمە ڕیشە لە چیە فەرهەنگ سازیکرا چی گۆڕاوە؟ مسلمە ئەو دیدگاهەکان تەغیری کردگە قبلەن خانمەکان دیدگاهی تریان بوو ئەترافیان دیدگاهی تریان بوو وەلیسە دیدگاهەکان تاغیری کردگە ڕاحەتتانن مراجعەکەن بە مشکلێک کە هەسیان بەیانیکەن. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ویدای خۆشەویست بەهاری نازەنی بە نەزەر تۆ بە ئەنوان خانمێکی شاغڵ ئیسە باشگاتەیە هۆنەرمەندی من زۆرتر لە نەزەری باشگاداریەکە و وەرزشکار بوون تۆ جامع زیاتر بۆ تۆ هاندەرە یە مانەیەکە بۆت؟ ئەوەی کە وەرزش لێرە مەوانەیەکی بێ نییە سیشکر بۆ خوا جایگەی خاصی پەیا کردگە ئایسا کەنیشکەر ئێمە ئەکسەرن قەهرەمانیان هەست باشکای بنیش چۆن باشکاگەرە خاصە سەتە ئۆستانە شکر بۆ خوا لە قەهرەمانگەرە دۆ مەیدانیمان بەسکتباڵمان واڵیباڵمان گشتی تێن مراجعاکەن هەن لە باشکا فرە خاصە منتها تەنها شتێکی کە لێرە هەمیشە بۆ ئێمە مشکل ساز بووگە هەر ئەو هۆنەرە دەنسەسا کە یەکدانە خانم ئەشێ واقعەن بزانێت هەمیشە مەوانەیە خاص خۆی بووگە وەلی شکر بەخوا چۆن بەحسێمە بەحسێ ئاموزشیش بووگە مشکڵێکیان بۆ من تایسە دروست نەکردگە ئەمە بە واقعیت دەتوانم بێژم وەلێ باس هەم جایگەی خۆی نییە یانێ من ئەیڤینم بە واقعەن ئەزانم کە یەکدانە خانمێک کە ئەگەر نەزانێت واقعاً ڕقس نەزانێ هەمیشە حالە دواوە پلێک دوان حالە دواوە ئەو ڕقسا تەنها ڕقسە حرەکەتە نەمایشی نییە حرەکەتە ئەحساسیە کە یەک خانم ئەشێ بیبێت ئەو شور و ئشتیاقی ئەشێ بیبێت بۆ شور و ئشتیاق ئەو زندگیە بواتە بەرەو شڕۆی کە مەخسوسەن زندگیگەرێ مۆتاهلیە ئیمڕۆژی کە ئێوە ئەڤینەن چەندێک ئێمە تەبعیەتە کردێت لە ماهوارە لە فرەچت کرد تەبعیەتە کردێت و فرەچت کرد حالە بەرچاوە قەی چاکە با خانمێک ئەو شتە لە ماڵە بۆ شوی خۆی بیبێ واقعا من شتێکی خاص ئەزانم من ئۆنوانی ناکەم لە حدێک فرە بازە وەلێ لە حدێ بەستە هەر بۆ ناو ماڵەکەی خۆت هەر بۆ ناو زندگیەکەی خۆت بە نەزەر من ئەشێ بێت و ئەمە یەکێ لە مانەکانی مەسکە منێ خۆم نۆئی 10 ساڵە ئەمە شغڵمەوە لێ تایسە نەمتانیگە باز نیشانی بەم کە واقعاً ئێمە ڕشتێکی ئاوامانە هەست لێرە ئەمە یەکی لە مشکڵەکان زۆر ڕاستە پس مانە ئایبینی ئەرێ مانە ئایبینم ئەوبەتە نایژم هەر بۆ ڕقسەکەی خۆمان دەنسەکەی خۆمان ئەو بەعنوانی کەسێکی شاغڵ ئەگەر بە دوور بڕوانی جامع مانە ئایا هاندەرە
بۆ هەر شغڵی باشکاداریەکەی هەر شغڵێک هەر شغڵێ بۆ ژنگەرە شاغڵ نا شکر بۆ خوا خۆ جایگاگەرە خاسیان پێیا کردگە ژنگەر ئێمە ئایسە وەختێکیان بینین خانمگەرێک کە هەان ناو ئەداراتە ڕئیسن مدیرگەر فرە موافقێکن ئەسڵەن بێژگە ئەوانە خانمگەرمانەس کارافەرینێک فرە عالی و ئەڤینی لە فرە چتگەرە سادە خەریک کارافەرینین بدونە بوجە من ئەو چتگەرمە بە چاو خۆم دیگە و شکر بۆ خوانا فرە خاستر بووگە جاران وانەوە جاران جۆرێتر ئەڕوانین بە ئەوە کە ژنێک لەسەر کارۆ بووە وە لە ئیسە نەماگە زۆر ڕاستە سپاس بۆ تۆ بەهاری خۆشەویست ویدایگیان جامع بە عنوانی کەسێکی شاغڵ مامایەک بۆ تۆ مانەعە یا هاندەرە نا جامع ئەسن مانەعە شغڵێ وەک مامایی نییە چون جامعکە واقعا نیازی هەست بە شغڵێمە و چون خانمەکان فرە نیازیان نسبە شغڵێمە نا ئەسن مانەعێک نییە بە ڕاحەت ئێمەتانین کارکەین بە شغڵەکەیشمان فرە بۆ جامعکە بە ئەرزشە بە فرە هەمیەتی بۆ قایلەوە شکر بۆ خوا ویدا ئەو شتە عەجیب غەریبە چی بوو کە تۆ ناو شغڵی خۆتا دیت و عەلاقەت پێ پەیدا کرد خۆ تۆ عەلاقەت بوو هاتیێمەت ئێدامەدا چی بوو تۆی پاڵتێوەنا ئەلەوە بەرەوە کە عەلاقەم بوو ئەمدی واقعا نیازە خانمەکانمان بەم شتە نیازیان هەست هەر خانمێک ممکنە زەمانێک بە ئەم کارێمە نیاز پەیاکە بە مامایەک نیاز پەیاکە چۆن ئەمدی نیاز هەست و من خۆشم عەلاقەم هەست ئەمە کە باعث بوو کە بیشتر تەشویق بم بە ئەوە کە ئەم ڕێگە ئەدامە بم هەر خۆش بیەخوا تۆ چۆن بیرەکەی تۆ وەڵام من نیازەبینم هەرەوە ئایسر مقدارە ڕەبتمانەس بە یەکەوە چون خانمگەر ئەچێت چوارچێوێ بەدەنیان سالم بێت لە نەزەرە وەرزشیە و ئەم سڵامەتە دروسە لە کنارە وەرزش و پەیەکەن وەلێ بێژگە لەوە سڵامەتی خانمگەر و چکا بە خۆیان بەدەست مامایەک فرەخاست کە فۆقلادە ئالیەوێ فکرکەم تەکمیل کۆنەندەی یەکەوە زۆر ڕاستە تۆ سەبارەت بۆ چۆن بیرەکەیتەوە ئەژن ئەقلی سالم لە بەدەنی سالمە ئایا بەڕاستی وەرزش چه تاسیرێکی لەسەر ژیانی خۆت بووە بە عنوان وەرزشکار بەخوا لە لەحازە وەرزشی و ئەگەر بین دەسی پێ بکەین ئەرێ باعث شادابی ڕۆح و ڕەوانەوێ باعث سڵامەتێ تەن و بەدەن من ئەوێت ئەوەی کە چەندێ فەرقەس بینە دانە وەرزشکار و دانە خانمێکە وەرزش ناکە هەر لە چوارچێوەی بەدەنیانە وەختی تواشاکێت و تەوەجۆکەی ئەوینی کە ئەو وەرزشە چۆن هەر سەرشانگەر تۆی زەریف نەگاهێشکە دانێ خانمێکە ئەم گشتە مەسئولیەت واقعا منێژم ئەم گشتە مەسئولیەت کە هەمیشە ها بەسەر کۆڵژنگەرۆ واقعا ئەشێ وەرزشی خاصویشە بێت لە کناری و کەپتانی و چوارچێوەی بەدەن تبتانی فرە خاص نەگای وێڵی پس مۆتەقەدی بەوە ئێوە سەبارەت بە وەرزش بۆ ژنانیمە چۆن بیرەکەن وەرزش مسلمە هەروەکە ئەمان فەرمویان مسلمە وەرزش فرە تەئسیردانێ لەبان سڵامەتی خانمگەلەوە تەئسیری هەیە ئێوە مەسەل لەگەڵ لەشی نەخۆشەکانتانە ڕوبەرون ئەو شتە هەست دەکەن بەڵێ نەخۆشگەلێکمان هەست کە وەرزشی فرەتریان هەست بەدەنێ بەرزیدەتریان هەست ڕاحەترەتانن زایمان کەن زایمانە ڕاحەتریانە بێت بعد مشکلاتە بعدی لە مورد زەنان و کەمتریان بێت فرە تاسیری هەست وەرزش لەسەر ڕۆحیشیانە بەڵێ علاوە بەر وەرزش لەبانە جسمشیان و تاسیر زۆر ڕاستە لەبەرەوەی کە بەرنامەکەمان زۆر یەک نەواخت نەبێ بە هەرگیان من ئەگەر کە خوایش لێکم کە کەمێک بەو دەنگە خۆشە گوێچکەمان ناوازشکەی ئەخوێنی بۆمان بەخوا حقیقەتی کە ئەگەر بێژم دەنگم گیریاگە نەخۆش بووکمم هەفتە فرخراویش نەخۆش بووگم و لەبان چاوتان خۆش بێ خواهشەکەم ئاوازی کە من ئایسە بۆتانیە خۆینم مقداری شێروشتەکەیم دەستکاری کردگە من خۆشەویستێکم بوو کە زەمانێ و خۆشەویستمە من بەلای ئەوە گۆرە بووگم بەناو مەستورە و ئاهەنگێ کە شێرێکیشیم کە گۆڕاگە هەر بەناو ئەوە من ئەوەزم کردگە و هێنم هەمیشە بۆخشم من دڵم پڕەوێ وەختی ناویشی هەر تا تێرم فەوقەڵادە خۆشەویست بووگە بۆ من ئەی من و تۆ هەردوو هاو دەردین مەستورەی مەستان مەستورە گیان هەردووگمان بەگیان یەک ئاهی سەردین مەستورەی مەستان ئەی هاوار
خۆتۆ قۆڵۆدا باجێم ناهێڵی مەسوورەی مەستان مەسوورە گیان داخی دووریەکەت هەر دڵمی شکان مەسوورەی مەستان ئەی هاوار مەسوورەی مەستان سێوی کوردستان مەسوورەی ئامان ئەی هاوار بێباماچتکەم بۆ خاتر قورئان مەسوورەی مەستان ئەی هاوار بۆ خشەردەنگم زۆر خەش و نانا زۆر سپاس چێژمان بر ناسپاس ئازیزەکەم زۆر چێژمان بر بەڕاستی من کە چێژم بر مطمئنن بینەرانە خۆشەویستیشمان هەروە بووە. دەستە خۆش بێ بچینە بۆ لای ویدای خۆشەویست. ویدای گیان فکرەکەی تۆ کە گەورەترین مۆعزەلی شغڵی ئێوە چییە؟ شتێکە ئازارتەیە؟ لە نظر من و گەورەترین مۆعزەل بۆ شغڵێمە ئەوەسەکە ئەشە حتمما شیفتە شەو بێسین، چۆن ئێمە شیفتە شەو بێسین و مناڵەکانمان کەمە ئەزیەتەوەن، چۆن مناڵەکەم ئایسەکە 13 ساڵی هەنووز عادەتی نەکردبەوە کە من شەوکاری ئەوێسم، یعنی هەربار ئەچم بۆ سەرکار بۆ شەوکاری بە شوێنمان ناڕەحەتیەکە. هاوار هاوسەرتان هاوکاریتانەکە؟ بەڵێ وەڵا ئەوانیش فرە هاوکاریەکەن، ولی خۆ بیتر مناڵ کەمە وابەستەس بە دایک ئەوێنی وەختی جێتەڵی بەهاناگرێت. زۆر ڕاستە سپاس بۆ ئێوە. بەهار گیانە خۆشەویست، تۆ ئایسە گەورەترین مۆعزەلی ژنی ئێمە چۆنە بینی لە وەرزشانە؟ گەورەترین مۆزەلی ژنە ئێمە ئایسا ئیمڕۆژێ من لە مۆفەقیەتگەریان نابینم. من ئەزانم کە ژنەکانمان زۆر فرا کارافەرینن، وەلی منتەها سەدگەری کەس هەمیشە کە ناڵێ ژنەکانمان بڕن بەرەو بڕن. یەکێ لە سەدگەری پیاکانمانن. ئیسە من ئەوەڵ ئێژم باوکم برای خۆم جا ئەیژم مەسەڵەن شووە فرەکەسکەرێتر کە خوایشەکەم ئەگەر ئەم شتە نەبینم ئەم شتە نەمێنێت فرە باشتر و فرە خاسترە بێ بۆچە بە خاطرەوە وەختی من تێم ئایسە بەر کارێک یەک نەفەر خەریکم ئەگرم ئەو یەک نەفەرە سەر دەکەمەوە لە کاری. زەهنیەت ژنەکان ئێمە بە تۆ کەمبودگەرەوە ئەڵبەتە ژنگەر کوردەواری خۆمانێژن بە تۆ کەمبودگەرەوە کە هەستیان زەنگەرە فرە باز و خاسیان هەست. وەلە منتەها ناوێ ئەنجامی بێت تۆ ناوێ بڕیتە ناو قۆ هەمچین کارێکە بۆ تۆ ناوێ تۆ ژنیت تۆ کەنیشکیت ناوێ فلان کارەکە ئامانە گشتی با ئێسەوێت کە ئەو یەک نەفەرە نەتوانێت هیچ قامێک هەڵبگرێت. بین و ئەم شتە لاوین لە کنارێ سایکەین لە کنارێ کەنیشکەکان و ژنەکانمانەوە بین لە کناریان و بڕین بە ڕێگا. من ناوی نانم تەفاهم ناوی نانم کە فلان کەس خۆشی تێ لە فلان ڕنگ تویش خۆشە تێ لە فلان ڕنگ نا تەفاهم لەوا بینم ئەگەر هەر پیاگێکیش خۆشی لە کار و حرفەی ژنی خۆی نای ولی لە کناری و حرەکەتکە. ئەسڵەن تەفاهم بە معنای قبولکردنی تەفاوتەکانە. ئافرین ئەگەر ئەوەتە نەوێ واقعاً بە نەزەر من ئەسڵان زندگیکی خۆشۆ نییە ڕەواڵێک خۆشۆ نییە ئەشی مقدارێ تەفاوتگەر بێت. هەم بۆ ژن هەر ئەو جۆرە کە دانێ ژن لە کنار پیاگی کە ئۆڤێسێ و پیاگ فرە بە فرە چتگەر پلەگەر موافقیت ئەگەیت بە نەزەر من ئەو پیاگی شەشێ لە کنار ئەو ژنە بە تۆ مخالفەتگەریۆ ئەشێ لە کناریۆ بێت کە ئەو ژنە ئەحساسی پشتگەرمیەکی خۆشی بێت. وەخوایشەکەم لە پیاکانمان کوڕەکانمان سری چتگەر گۆرە نەکەنەوە بۆ خۆیان. ئەرێ ڕاستێ ژن جامعەکەمان ڕێیزێک جامعەیەک شاید خۆش نەوێت بەبوونی فرە چتگەر و کە پێش دێت وەلی خۆب ئەگەر لە کناریانەوە بن و بێژن منیش هەم باوەڕکەن فرە چتگەر دروستەوێ فرە موفەقیەتگەر ئەبینی نێمە لە کەنیشکەکانمانەوە لە ژنەکانمانەوە. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ قسە جوانەکانت. ویدای نازەنین تۆ چۆن بیرەکەی تۆ فکرەکەی تۆ گەورەترین مۆعزەلی ژنانێ ئەمە ئایسە لە حاڵی حاضر چییە؟ من شتێک نظر بە هەرگیانە موافقم بە نظر من هەر ئەو چتگەرە کە ئەمانێژن ئەم قسەگەلە کە ئەترافیانێژن جامەیژن ئەژن تۆ ناتانی تۆ ناوی ئەو کارە بکەی ئەمانە گشتی ئەتانێ مانە ئەک بێ بۆ پیشڕەفتە خانمەکان ناتانیمان نییە
ناتانینان نییە ئەشێ ئێمە بژین ئەتانین و لە کناری ئەوە کەژین ئەتانین تەلاش بکەین ئارزوەکانمان گۆرە بێ بە بۆ ئارزوو گۆرەگەلا ئێمە تەلاش بکەین وەختە تەلاش بکەین مسلمەن ئەگەین پێ و نابێ قسەی ئەترافیان لەبانم شرۆ تاسیرێکدا زۆر ڕاستە وەختێکە ویداگیان بە دوورە ڕوانی تۆ نەخشی باوک برا هاوسەر لەسەر ژیانی یەکدانە خاتون چۆنە بینی مسلمەن فرەفرەس نەخشێ باوک نەخشێ برا فرەفرەس و دوای ئەوە هاوسەر من خۆم یەکی باوکم فرە تاسیری بوو لە بان زیندگیمە چۆن هەمیشە تەشویقم کرد کە بەوا کە تەحسیڵاتی عالیم بێت تەشویقم کرد کۆمەکم کرد فرە زەحمەتی بۆ مەکێشە و لە کنار ئەوەیشە بعدەوە کە ئەزدواجم کرد هاوسەرەکەم فرە حمایەتمی کرد و هەمچنان حمایەتمەکە و هەر مشکلە لەسەر ڕێگەما بێ واقعاً کۆمەکمەکە کە مشکل لەسەر ڕێگەم لابۆم بە بتانم پیشڕەفت بکەم ئەغەگەل فرە تاسیریان هەز لەبان پیشڕەفتە ئیسا بژین کە نیشکیانە خانمیانە هەرچی فرە تاسیریان هەز لەبان پیشڕەفتیانەوە بەتانێ فرە کۆمەک کۆنەندە بێت زۆر ڕاستە سپاس بۆ تۆ بەهاریان تۆ چۆن بیرەکەی تۆ تەئسیری باوک برا هاوسەر لەسەر ژیانی یەکدانە خاتون والله فرە خۆشە من جێگەیەت لێرە تەشەکۆرکەم لە براکەم برا بچکەکەم فرە شیرین وتی پێم وتی من هەمیشەوە کێفێکامە پشتە و فرە بۆ من خۆشەوە چتە جایگەیەک فرە خۆشی هەست شکر بۆ خوا خانوادەیەکم هەست کە خانوادەی کە هاوپشتین بە یەکەوە گشتمان بە یەکەوە خۆی شک برا باوکم جۆرێک ئێمە لە کناریە کۆدانیاگە هەمیشە ئەمە شاید نەو فرە خانوادەگەریشان نەوێ وەلێ هەمیشە سایمان کردگە دخاڵت بەکار یەک ئەوڵەن نەکەین وەلێ زمانێکی احتیاجمانەس بە یەک جەلەسێدانین فقط خۆشک و براکان بە دۆر یەکەوە بە کۆمەکی باوکم دانیشین بە یەکەوە بە فرە مشکڵاتەکانمان بە یەکەوە حەلەکەین بە فرە خۆشە ئەوەی کە برا لە پشتەوە بێت باوک لە پشتەوە بێت ئەحساسێک خۆشت هەست واقعەن خەیاڵت جەمە کە تەنها نیت شکر بخوا من ئایسە دوودانە خۆشکەکەیشم هەتکیان هەن ناو باشکاکەی منە هەتکیان باوەمانە مۆرەبی ناو باشکای منە هەست بێژگە ئەوان من 11 دانەتر مۆرەبیم هەست ناو باشکە جێگەیەس لە ئەوانیش تەشەکۆرکەم کە خۆشکەکانم هەتکیان فرش شرین هانە کەنار منەوە بە هەرچی جۆرە خەیاڵم ڕاحەتە یانە لە باشکام لە هەرچی چتمە زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ویداگیان گەورەترین پاڵپشتی ژیانە کێیە باوکم ئەوش باوکتانە باوکمە چۆن ئەحساسەکەم هەر مشکڵێکم بێتانم پێتێکیەکەم هەر مشکڵێکم بێت فقط تەنها ڕوشنایم ئەوە زۆر ڕاستە هیوای ئەوەی کە تا هەتایە بۆ یەک بمێن بە خۆشی و لەش ساخی ویدا ئەگەر بگەڕیتەوە سەرەتا بۆ ئەو ڕۆژێک کە کونکورت داوە جوای کونکورەکەت هاتۆ دووبارە هەرم ڕشتە هەڵەبژێریتەوە 100% ئەگەر پێت بێژن کەسم ناتوانێم هەقەی نییە خب ناتوانی مامابیت چ شتێک هەڵەبژێری ئەگەر بێژن پێم کە ناتانم خۆم مسلمەن هەر شتێک کە تەکەم ڕشتا مرتەبێت بێت پزیشکی چۆن ئەمیش کۆمەک کۆنەندە زیید هەرو جۆرە کە مامایی کۆمەکەکە بە خانمەکان بەتانێ مشکلاتیان حەلکا من زەهنیتمەوەسە کە مامایی تر فرەتانە مشکلاتە خانمەکان حەلکات بەڕاستی هەروایشە پزیشکیش ئیتر لە کناریە واقعاً مەتانە مشکڵا خانمەکانمان حەلکات شتێکە کۆمەک کۆنەندە بێ شتێکە مؤثر بێ ناو جامعەکەمانە پس من وا تێگەیشتم کە ڕسالەتێک تەیە تۆ سرفەن بۆ ئرزای ڕۆحی خۆت ئەم شتت هەڵبژات یا ڕسالەتێک لە پشتی کارەکە تۆیە مسلمەن ئەو بخاتر ئەوە کە قەلبەن حەزمە کرد کارێک بکەم کە مفید بێت کە مفید بێ گشتی بتانێ مەخصوسن خانمەکانمان بۆ خانمەکانمان فرە مفید بێ بتانن ئیسفادەکەن مسلمەن هەدەفم ئەوە بوو لە کناریشیە ئێتە ئەو ئەلاقەکە وتم هەر لە ئەوەڵەوە بووم هەر لە مناڵیەوە حەزمە کرد بە مناڵ بەخاتر و بیشتر بوو زۆر ڕاستە زۆر ڕاستە تۆ فکرەکەی تۆ کە وەرزشت بۆ ڕۆحی خۆت هەڵبژار بۆی کە تەخلی ئێنێژیکەی ڕۆحت ئەرزاکەی یانەوەی کە ڕسالەتێک تەیە خۆ فرە خاسە من بۆ خۆم زمانی من وەرزشیشمە کرد هەر تەنها بۆ خۆم بوو بۆ ڕۆحیەوەیم خۆم بوو وەلێ ئەوەی کە باشکام دانیا فرە ئەتوانم فرە ڕاحەت بێژم کە کارێ فەوقڵادە سەخت بوو ئەوەی کە جێگەیەک فقط ئیجارە بگریت بدونە پۆشتوانە و ماغانە ئیجارەی ئەو و
فرە مشکلگەرە ترکە ئەلانە هیچ گونە حمایەتێک ناوێت لە وەرزش بۆ ئێمەگەر کە باشکەی خصوصین بەڵێ بەواقعان سەختیەر خۆیم کێشە ئایسش خەریکم سەختیەکانی کێشمە لە بازم بە دڵ و بەگیان ئەیسێنەمە لە وەختەیە بینم کە ئێمە ئایسە معلولمانەستێتەوە باشکە بە وەسایلەکان چنین ڕاحەتتر ئەتانن کارکەن هەسم من ئالعانە خانمێکمان هەست جێگەیست کە لێرا بێژم ئەو خانمە تەکانی خواردو بەسەرەوە کە باوکی تیاچوو تەکانی خوارگە ساڵ و نیمێکە ناتانێ بخەفێ ئەستان کۆلەن وەختی ئەسان هیچ ناخەوێ هیچ ناخەوێ ئەسان ناتانێ ئەسان پێزیشکیش نەیانتانی گە تایسە کۆمەکیکەن وەمە جێگەی فرەخۆشی ئەست بۆ ئێمە کە ئەحساسێک فرەخۆشی لە باشکای ئێمەی پەیا کرد و 5 دقیقەتانی بخەفێ بە فربان و ئەرزشمەند بوو بۆ ئێمە کە ئەو خانمە کەم خەریکە خاسەوێ پس ئەمە تەنیا بۆ خۆمی ناوینم بۆ تووە خانمگەریە بینم بە خوایشەکەم لە تووە خانمگەر دروستە کار ماڵ جێگەی خۆی هەست مناڵ جێگەی خۆی هەست نازانم خەرید بە کل کارگەرتر جێگەی خۆی هەست وەلێ وەرزش جۆز کارگەر ئەسڵیە ڕۆژمەڕەیە زندگی خۆیاندان زۆر ڕاستە ئەگەر بە دنیابییتۆ هەرو ساڵی کە لە ویداگیانم پرسی لە تۆیشە پرسم هەرم ڕشتا هەڵبژێریتۆ ئەرە 100%. زۆر باشە من ویدا ئەو پرسیارت لە یەکەم سەختترین تەجروبەی ژیانە چی بووە ئەتوانێت کاری بێ ئەمەڵێک سەخت بوو بێ یانەوەی کە هەر شتێکی تر سەختترین تەجروبەی کاریم خب بە نظر خۆم بارداری یانە دۆرانێکە کە کۆلەن سیستەمە بنیام بە هەمات کۆلەن ڕژگیتە یەکە هەرچی شتە تاغیرەکە کۆلە نەبیتە بنیام مێتر باخان بارداری بۆ هەر ژنێک یعنی ئەو نۆمانگە دەوران فرە سەختێکە دروستە دۆران فرەخۆشی سەخت بوو بۆ تۆش باڵێ ئەچیتە سەرکار ئەرەوەڵا ئەلاو بەرەوە دۆران خۆشیەکە دۆران سەختێکیژێت مەخصوسن بۆ خانمگەلە کە شاغڵ بن و سەرکار بچن واقعان دۆران سەختێکە ڕاستە سپاس بۆ تۆ سەختترین تەجروبەی ژیانت ئەتوانی کاری بێ چی بووە کاری کە بوو پریزەکان ساڵۆنم ئاگری گرت پڕی بوو لە مناڵ بووچک ئەی هاوار کەسێکی سەدەمەیەکی دی نانا شکر بۆ خوانە ئەسڵ کەسی سەدەمەی نەدی تەنها کارێکە کردم ئەو کۆنتڕوچتم کە هین کرد ڕێگەیەک ناوە واقعان چۆن ئاگریان گردو جێکەمان جێگەیەکی دروستە ئەیژن وەرزش و نازانم باشکای خصوصیت وەلێ شتێکا لێرە هەست ئەوەسە کە جێگەیەکیش دروست نەکردیاگەوە ساڵۆنگەر وەرزشی ئەکسەرە باشکادارەکان مەجبورن ژێرزەویەکان بگرن زۆر ڕاستە بدونە تەهویە و فوقڵادە سەختە بۆ ئێمە جێگەمان پێنان سەحێ ماڵەکان هەمیشە مشکڵیان هەستە ئێمەگەرە بەخاطر ئەو سایە ئاهەنگ و ساز و شتێکە هەستنەوە باشکە و سریک تەهویە و کارگەرێ بەرقی کە شێنجان بێ بە هەزینەکانە کە واقعەن سەختە من سەرسەف بوو مناڵی فرنەوە باشکاکەما بوو فوقڵادە یەک ئانیش پێش هات باران کە باری و چۆن ژێرزەوینی بوو لە شیشەکە و هاتوو خوارەوە بمل پریزەکە وە گڕی گرت یەک ئان لۆ ئانە سەختترین چت فقط گیان ئەو مناڵگەرە بوو بۆ من کە هیچ وەخت لە بیرم ناچێت کە مناڵەکانم واقعەن خارج کرد لە باشکە تاوەکێتر زەنگماندە و هاتن و ینی ئاگری گر کولەن کامەڵ بەڵێ ئەو تیکەمانە کۆلەن ئاگری گرت و ئیتر چۆن سای قیژێ مناڵەکانۆمانە سای یەکەم هەر جێگێکیش کە مەسم ئەگرم دروستە پۆر هەزینە سپۆر دەرامەت هەزینەگەری فرێ هەست وەلێ بتانین کە جێگەیەک بێت واقعەن هێن بێ لە حازێ وەرزشی و بە دەرد بخوا شکر بۆ خواوەلێ خوایشەکەم لە ئەوانەی کە واقعەن ئەوەنە ئسپانسەر واقعەن بۆ هەر تا هەر بۆ وەرزشی خۆمان بۆ سڵامەت هەر نەو ژنەکانە ئەیژم کارم بە ئاغایان و نییە چۆن خانمێکەشی لە پشت خانمێکەوە بێ بە نەزەر من ئەگەر جێگە ڕێگە هەست معڕفیکان ئێلامی کەن کە جێگەمانەس داینن لە اختیار داین هەرتا ئەگەر بە سوورەتێ ئەوە ئێجارەیەکی بانی کیش بێت ئەوە فرەخاسترە بۆ ئێمە تا بڕینە ناو ژێرزەویەکان واقعەن چۆن سەختە بۆ ئێمە ویدای گیانە خۆشەویست ڕابەتەی عاتفیت لەگەڵ نەخۆشەکان تا چۆنە من بە نظر مەمە زۆر گرینگە بە تایبەت لە کاری ئێوەیە کە کارێکی پڕ ئسترسە دایکای دێن بۆلاتان کە نیگەرانن مانگای ئاخری بارداریانە بە شاید حاڵیان باش نەبێ ڕابەتەی عاتفیت هەیە لەگەڵیان بەڵێ مەسەلەمە هەر مامای کەشێتێک نەخۆشەکەی ڕابطەی عاتفی بەرقەرارکە یانێ ئەم ڕابطەی عاتفیە فرە مهمە چون نەخۆشگەلێک کە تێن بۆ لای ئێمە ئەگەر لە نەزەر
ڕۆحی و حمایەتیان کە یەتێکیانە بتانی ارتباط بەرقەرارکە ئەمە فرە کۆمەکەکە بەوەکە چۆن من لە بلوک زایمانیش کارەکەم بەوەکە زایمانێک ڕاحەتیان بێت ئەمە فرە کۆمەک کۆنەندەست هەر نظر علمی و ثابت بووکە کە ئەم ارتباط عاتیفیە فرە کۆمەک کۆنەندەست بە نەخۆش ئێوە سەیەکن ارتباط بگرن لەگەڵیانە بۆ ئەمە چۆن مەسەن کتێوە خوێن و ڕەوانشناسی خوێن و یان هەر هەستێکە ناو دڵ خۆتانە نا هەر شتێکەکە بە تەجروبە ثابت بووکە بۆم کە بتانم تێکیان ارتباط بەرقەرارکەمە بەدە هەر چۆن عەلاقەم بووگە هەر لە ئەوەڵێکەوە کە چووکمێنە تانیک بە تەک نەخۆشە ئەو جۆرە کە لازمە ارتباط بەرقەرارکەم و حمایەتیان کەم لە نظر ڕۆحیەوە. بە نظرتان هاوسەرەکانیان هەمڕاهیانەکەن؟ بەڵێ فرێک لە نەخۆشەکانمان هاوسەرەکانیان فرەهۆشیان هەست لە نزەر ڕۆحی و فرەحمایەتیانەکەن و ئەمە فرە کۆمەک کۆنەندەست پێیان فرە کۆمەکیانەکە کوتانە زایمانە ڕاحەتیان بێت. زۆر ڕاستە سپاس بۆ ئێوە. تۆ چۆن بیرەکەی تۆ کە بەهاری خۆشەویست بیرەکەی تۆ کە بجوز ئێستادات شتێتر لازمەی ورود بە وەرزشە؟ فقط ئێستادات کفایەتەکە؟ نا من نایژم فقط ئێستادادە سەن هەستیشمانە سەن هیچ گونە ئێستادادە وەرزشی نییە وەلی خۆب نایژم چۆن حکمی سەلامەتیە بنیامی هەست بە نەزەرم هەرچی شتێشی بنیتە ئەولاو ئەوەیە کە نێژی ئێستادات بەڵێ ئەیژەن فلان کەس شناگەرێکی فرەماهێرە ئەمە هەروە بە وجود نەهاتکە من نابینانم ئێستادادێک زاتی کە بێت نا چۆن ئاموزشە پس ئاموزشە نەخشە ئەوەڵی هەست جا ئێمە ناوی ئەنین ئێستاداد و فرەچت کرد کە فلانی ئێستادادی هەست بۆ فلان کار وەلێ گشتی تێتەوە سەر ئەو فکرە کە ئێمە تێت سەلامەتیە ئێمە کۆلەن لەبەراگرێت ئەو زێهنیەتە ئەگەر بێت خۆت بە خۆت بە تەرەفە وەرزش تیت. زۆر ڕاستە فکرەکەی تۆ کە تند و تیژی دیژ بە ژنانی ئێمە هەر لە ڕابردوو تا ئێستا چ تاغیرێکی کردە کەم بووە تۆ زۆر بووە تۆ؟ والله فرە خاص بووگە قەبلەن کە ئێمە ئەلانە من چەند ساڵە کە ئێژم هەمنەوە باشکە خانمگەری کەمێک ئاهاتن مۆراجعیانە کرد وەلی شکر بخوا ئایسە من ئەوینم میان ساڵمان فرفرە بووگەسەوە ژنگەری کە سنیان حالە بانەوە ژنگەری کە بینم 6 ساڵیانە کە 6 ساڵیانە 65 ساڵیانە خەریکن بەرەوە وەرزشتێن واقعاً کەنیشکە جوانەکانمانەوینم کەنیشکە جوانەکانمان ئەوەنە ڕغبەتیان نییە بەرەو تەرەفێ وەرزش وەلێ ژەنگەر میان ساڵ ئەوبەتە من نایژم کە دێرە بۆ هاتنیان وەلێ هەر ئەو پیشگیریشە کە ئایسەیەکەن هەر خۆی خاص لە فکرەکەنەوە کە تونتیژی بە ژنانی ئێمە لە ڕابردووە تا ئێستا چ تاغیرێکی کردە باش بووە کەم بووە تۆ؟ خب مسلما فرە خاستر بووگە فرە بیشتر بەسەمتە ئەو شتەکە گەرەکیانە ئەچەن و ممکنە فرەمەوانە ئەیش بێوەلێ سایکە نەمەوانە ئەلا بووان بیشتر بەسەمتە هەدەفەکانیان بچن بیشتر تەلاشکەن و قسەی ترافیان لەبانیان و تاسیردانەنێت. زۆر ڕاستە ویدا تۆ چۆن لە بینی کارەکاندا تەبادل بەرقەرارەکەی چۆن بەرنامە ڕێزیەکەی هەم خۆب دایکی و شاغڵی کارەکەت پڕ ئسترسە شەوکاریت هەیە چۆن بەرنامە ڕێزی بۆکەی؟ بەڵێ من باتەوەجە بەوەکە هەر لە وەڵۆ کارم ئەمە بووە سایم کردگە کە خۆم بگەێنم بە کارەکانما چۆن خانمگەلێک کە شاغڵن هەم کارماڵۆیان هەست هەم نەخشە دایکیان هەست هەم نەخشە هاوسەریان هەست و هەم شاغڵن لە دەرەشی کارێکن کە تعادلێک لە بین ئەمە ئیجادکەن من ئەلاوە بەرەوە کە سەر کارەچم بە کار دەرەوەما ئەگەیم لە ماڵیشە تعادلێکم بەرقەرار کردگا سایەکەم خانەداری خۆم کەم سایەکەم ئەو جۆرەکە مناڵەکەم نیازیە پیا بگەیم لە نظر ئاتفیۆ لە هەر نەزەرێترۆ و سایەکەم هاوسەرە خاص بم بۆ هاوسەرەکەم و ئەلاوە بەرەمانە ئەمانە کە جۆزێ بەزایفمە ئەنجامی ئەم سایەکەم لە کناریشە وەختەکە لێ بۆ خۆمدا بنم من هەتا فرسەت پەیاکەم لە کنار ئەوە کتێب بخۆنم لە کناریە وەرزشەکەم کێفەچم و فرە کارگەلێتر کە بەخاتر خۆم من زۆر باشە ئەوەی کە حتا وەختیشتان بۆ کتێب خوێندنەوە هەیە زۆر زۆر گرنگە سەبارەت بەوە قساکەین. بەهاری خۆشەویست تۆ چۆن خۆب دایکی دوودانە منداڵی باشگات هەیە هۆنەر تا ئەم شتانە چۆن تەبادل لە بینی ئێمە بەرقەرارەکەی؟ بەرنامە ڕێزیکردن
بەرنامەڕێزی کە ئەیکەین کۆلەن ئیترێمە لە 6.5 سەفحە ئیسە کە مەدرسە بەسیاگە بە لە بەرنامەیە من ئەوە بوو کە لە 6.5 سەفحە هەڵەسا مناڵەکانمە بردۆ مەدرسە باشکە ئێمە ساعت 8 باز بوو تا 12 کارمانە کرد دووبارە هاتینەوە وەلێ ئیتر هەرچی کارماناشی بەرنامەڕێزی هەرو جۆرەکە ئەزیزم ویدابەتی منیش هەرواکتێوە خۆینم کلاسی موسیقیە چم کلاسی زەبانە چم کێف ئەچم ڕۆژگەرجم گروهەکانەوەم بەم لاوبۆلا سری گروهماندانیەوە باشکە مێمانی ئەچم سەیەکەین کە بگەین بە تۆ کارمان یانێ بەهانە هاوردن بازە خانمگەر کە ئێژن واقع ناتانین ئێوە چۆن ئەگەین بە کارەکانتانە فکرکەم بەهانەیەک بێت فقط چۆن بنیام ئەتوانێ بەڵێ بە بەرنامەڕێزی ئەتوانی تۆ و کارەکانە ئەنجام بێت گشتیشی پسەر یەک مۆرەتە بە مشکڵێک بۆ هیچ کە دروست نەبێ لەم بێنە بەهارگیان فکرەکەی تۆ کە نەخشی دایک بوون لەگەڵ شاغڵ بوونە منافاتیەیە بەخوا سەختیگەری خۆی هەست ناگفتە نەمانە وەلێ مناڵەکان وەختێ و بەرنامەڕێزی تووە بینێ شغڵ و ماڵ و هەرچی شتە وەختێک ئەبینن ناخۆداگا ئەتوانن لە ڕوویەوەشە کە فکرکەنەوە کە ئەتوانی فرەکارگە لە کنارێک و ئەنجام بێ بەس بۆ مناڵەکانیشمان فرەخاسەوەن تا ئەوە کە من دایکێک بم فقط لە ماڵا بم دایکی وەختێ هەل فقط لە ماڵا بێ مناڵ فرەچت کرد ئاپشنگەرتە ناوینێ فقط کاکا کەنیشکەکەی منێژێ سۆزی ئەگەر من گەورە بوو مەک دایکم هەر لە ماڵا بم یا کوڕەکە هەروە بۆ جۆرە وەلێ وەختی ئەڤینە کەنیشکەکەم کە من شاغڵم بە مهمانی ئەگەین بەرنامەڕێزی مەس ئەویش لە ڕوویەوە تەبایەتە کات و وە خاستر پێشەچێت ڕاستە ویداگیان تۆ چۆن بیرەکەی تۆ فکرەکەی تۆ نەخشی دایک بوون لەگەڵ شاغڵ بوونە منافاتیەیە بە نظر من نا هیچ منافاتێکی نییە منە نۆعی کە ئەتانم بچمە سەرکار بە شاغڵ بم لە کنار ژێتانم بەزیفێ دایکی خۆم بە نەحوە ئاسان ئەنجام بم ئەو چتگەلە کە لازمە فێر مناڵەکەم کەم لە نظر عاتفی و هەتمەن تامینی کەم بعد هەتا خاسیگەلێکیشی هەست بە نظر من چۆن دایک مناڵگەلێک کە دایکیان ئەچنە سەرکار بە شاغڵن مەسئولیت پەزیریان بیشترێکە زووتر ڕێگا کەفن ئەمە فرە تاسیری هەز لەبان ئایندەیە مناڵگەلەوە ڕاستە زۆر یەک لە دایکەکان ئێمە ئێوە بەوە ڕوجۆتان کرد پرسیاری قبلی کە لێتانم کرد بوتان هەردووکتان وتان کە کتێوە خوێنینەوە زۆر یەک لە دایکەکانمان ئەیستا واردی دەورەی مۆدێرنیتە بووین خۆ پیشرەفتمان کردە ئەسری ماشینە و ئێمە واردی نەوزایی بووین زۆر یەک لە دایکەکان خۆیان بە ڕۆژەکەن و چ لە نەزەری زاهێری و چ لە نەزەری شتهایترەوە وەسایلی ماڵۆ بەڵام لە نظری ئیطلاعات و سەواد و ئاگاهی سەواد فقط دەرس خوێندن نییە ئەوەی کە بچی بێژی من مەدرێکێکێگرم نا ئێمە نامانوێت سەبارەت بە مەدرک و مەدرک گەرایی قسە بکەین سەبارەت بۆ قسەکەن کە دایکەکانمان یا ژنەکانی ئەمڕۆ لە مەعاسرە ئیطلاعاتیان بە ڕۆژ ناکەنەوە ئێوە چێنێ بەوە باوەڕتان هەیە کتێو ناخوێنەوە نائەشە حتمما مطالعەکەن کتێو بخۆنن بەقڵ خۆتان خۆیان بە ڕۆژۆکەنەوە ئیسا هەتا ئەگەریش کتەونەوە شتێکنەوە لە دەسترسیانە ئیسا ئەکسەرەن بە ئینتەرنێت دەسترسیان نەس هەر زۆر بووە هەرگەل سۆتی یا هەر شتێکگەرێکیان بێ لە مۆردیۆ ئەتانن سەرچێکەن سەرچێ سادەوە لە مۆردیۆ مەتاڵبە مفید بەدەست بێنن کە بتانێت کۆمە کۆنەندە بێ بە تەربیەتە ئەو مناڵیانە لچ بوارێک خوێندنەوەی زۆرتر من هەرچی شتا خۆنم تاریخیە خۆنم ڕۆانشناسیە خۆنم کتێوگەل ئەلمیە خۆنم زۆر باشە هەر بژینیە خوا تۆ چۆن بیرەکەی تۆ فکرەکەی تۆ کە ئایا ژنانی ئێمە هەرو جۆرێکە زاهریان بەڕۆژ بووە تۆ ئەمە شتێکی باشە خراپ نییە بەڵام ئەوەی کە زاهرەکە ئەولەویەت پێیاکەوە تۆ بینی ئیطلاعات وە سەواد وە شتایتری ئەم دایکە بەڕۆژ نەبووە تۆ منیش هەر موافقتەکە و خوێندنما ئیسا ئەگەر وەختی کتێبیشمان مەقدارە کەم بێت بە نەزەرم ئەشی ئەو نەپڕبیت چۆن هایتم مەجموعەیکە کە واقعەن ئەگەر پڕ نەویت لەو مەجموعە بە کەمبێریت هەر ئەو مراجع کۆنەندەتە کە تێتە سۆراخت و وەختی بینی پڕ نەویت بازم دووچارە هێ نەبێت ئەو یەک بۆ مەجموعەکەمان دوو هەرتا بۆ مناڵەکانم من ئایسا ئەیتر هامە سنێک ئایسا 39 ساڵمە واقعان ئایسا خەریکم دووبارە زەبان دەورەکەمە بۆچە بەخاطر مناڵەکانم کە بتانم هەر تا ئێرتەباتێکیشم بێت تەکیانە کە هەرتا بۆ زەبانەکەیان چۆن ئەچن بە جێگەرترا بەلەخەرە هەر ئەم محیتێمە خۆمان نییە ئێمە لە محیتگەرتریشە قەرار ئەگرین
پس ئەشێ هەرەوە جۆرە کە ویداگیان وتیان ئیسە چه تاریخی بێت چۆن من ئایسەیەکی پرسیاری تاریخی هەر سنی خۆمان کە ئەشێ معلوماتێکم هەر بێت بەلاخەرە نازانم ئەچم بۆ شارێتر یا کشوەرێتر ئەشێ دەرمۆردە تاریخ ئێنا و نازانم زوانی ئێنا بەلاخەرە اطلاعاتێکم بێ فرۆخ کرد ئەڤینی گیرەکەین وەلێ چه خاص کە ئەم ڕسانە شتە هەست مەسا هەرچێک نازانین لە فۆرن سەرچی ئەەکەین و تێرینی و بەلاخەرە تاقیقێکی دەرمۆردی ئەەکەین و بە مناڵمان انتقاڵیین یا هەر تا بۆ خانمگەرەکە تێنە لای ئێمە زۆر ڕستە سپاس بۆ تۆ ویدای خۆشەویست قسەیەک هەیە بۆ کەسانێکە ئاوات و ئارزووی ئەم ڕشتە لە دڵیانایەوە تازە مساڵگەرێکیانە کۆنکور بن و علاقیان بە مامایی هەیە چ قسەیەکتان هەیە بۆ ئەوان نەگەر واقعان کەسێ علاقی هەست یعنی ئەگە کەسێ علاقی نەبێت ناتانەبێت ئەم ڕشتە چۆنکە فرە سەختەوێ بووی فرە سەختەوێ بۆی بە فرە ئازیەتەوێ ولی ئەگە کەسێ علاقی هەست واقعان ئەشی تەلاشکات تەلاشەکە ئێمە بەگەینە بە هەرچی جێگا تەلاشکە بە ئەو هەدەفی مسلمەن ئەگەی پێ ئێمە ئەگەر شتێکمان گەرەک بێ ئەتانین بگەین پێ فقط بە تەلاشە فراوانە و پێیان تۆسیاکەم ئەگەر واقعان علاقەیان هەست بێن چۆن هەم ئەتان بۆ خۆیان مفید بن بۆ خانەوادەیان مفید بن و هەمەتان بۆ ئیشماعەکەیان مفید بن سپاس بۆ تۆ بەهاری خۆشەویست تۆ چه پیشنەیارێک هەیە بۆ کەسانێک کە ئاوات و ئارزووی وەرزش لە دڵیانە یا و هەستاکەن یاسن هەست بە فعالیت و هونەرەکەن من کۆلەن شتێک کە هەستم بۆ ژەنگەر بەگەرکمە بێژم لێرە ئەوە کە ناتانم مێژن خواهشەکەم ئەو وشە زۆر ئەوەی کە ناتانم و مۆزەلە بۆ من ناتوانم و کار ئەنجام بم واقعەن ئەم شتە کۆلەن لاوەن لە خۆیانە و شتێکیش کە خاسە بە نەزار من ئەگەر ئیمڕۆتان خۆش نەبوو سۆزیتان خۆشتر لە دوێ کەشڕۆکەنەوە دووبارە قام بنن مەترسن بڕنەبەرەوە بەحسێ سەرمایە نێرن ناتوانین نا ئەوێ من ئەزانم من لە شرایەتگەرێکا بووگم کە ئەیژم فرە خانمگەر ئەتانن ویدایگیانی خۆشەویست چه هەستێک تێ وەختێکە کاتە لەو تاقەمە کۆرپەیەکی جوان بە دنیا دێ مسلمەن هەسێ فرە خۆشە وەختە مناڵتێتە دنیا چۆن تۆ ناو خلقەتە دخالەتەوە هەست مناڵێتێتی دنیا هەسە خۆشایەندی هەست چۆن ئەوەڵین لەحزا و ئەوەڵین کەسێکە و مناڵە بینێتوی بەمە هەسە فرە تکراری و نەبووەتە بۆت نا هیچ وەخت تکراری ناوێتەوە هیچ وەخت هەر ڕۆژێ هەسێکی جەدیدە واقعان هیچ وەخت تکراری ناوێتەوە هەسە فرە خۆشایەندە زۆر سپاس بۆ تۆ چه ئاواتێک لە دڵتایە بەهارگیان کە هێشتا پینەگەیشتی ئاواتێکا لە دڵما کە گەرەکمە ئیشەڵا کە ئەم کۆرۆنا نەمێنێ بۆ تۆ جەهانم ئارزومەس کە نەمێنێ ئەوەسە کە شەوێ لە باسی کوردی دانم فرە پێم خۆشە کە ناو کوردەواری خۆمان لە باسکەرێ کوردی خۆمان معرفیکەم چون لە ئەرسەی مۆدیشە فعالیت چۆن لە ئەرسەی مۆدیشە هەست تەنها هێنێک کە واقعاً پێم خۆشە فرە خۆشە ئیدەیەکی جێزا بەزانێمە شەوی لیباس کوردی هەم بۆ کوڕەکانمان هەم بۆ کەنیشەکانمان وە لیباسی تۆ مەناتقە کوردەواری بەڵێ کوردەواری کۆل لە مەناتقی کوردەواری خۆمان بێت کە معرفیکەینە زۆر باشە هیوای سەرکەوتن من ئەزانم کە پی ئەگەی قەزاکەت خۆشحاڵین کە لە کەنارتانەوە تەشەکر چه ئاواتێک لە دڵی تۆیە ویدای نازەنی من ئارزومەوەسە کە خوا سڵامەتی با بە تۆ مردمە دنیا ئەوەی ئاواتەکەت بەڕاستی ئاواتێکی پیرۆزە هەم چه ئەوان کە شەخصیە یعنی ئەتوانێت کە کومەکونندش بێ و هەم ئێوەش زۆر سپاس کە تەشریفتان هێنا ئەمڕۆمان خۆش بوو کە میوانداری ئێوەمان کرد زۆر سپاس بۆ قسە جوانەکانتان هیوادارم کە نمونەتان زۆر بێژنانی ئازا و سەرکەوتووی وەک ئێوە زۆر سپاس کە تەشریفتان هێنا بینەرانە ئەزیز و خۆشەویست سپاس کە بینەری بەرنامەکەمان بوو بینەرانی هێژا دەفعەیەکی تر پڕ ئەنەرژیتر بە خەلاقانەتر دین دووبارە میوانی ماڵەکانتانە بین بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم هیوای لەش ساخی و کامەرانی و تەندروستی